پاش پێنج یاری دابڕان لە یاریگە و دووری هاندەران یانەی سەی سادق بە یاریگە و هاندەرانی شاد بوویەوە لە درێژەی یاریەکانی خولی نایەبی کوردستان و لە هەفتەی حوتەم یانەی سەی سادق میوانداری یانەی هەندرێنی هەولێری کرد. لە گێمی یەکەمی یاریەکەدا گەرچی هەردوویانە چەندین هەلی گۆڵیان بۆهاتە پێش، بەڵام هیچ کامیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن، بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە بێ گۆڵ بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەدا هەردوویانە دەیانویست قەرەبوو شکستی گێمی یەکەم بکەنەوە، بەڵام هەوڵەکان بێئەنجام بوو. بەوەش یاریەکە بە بێ گۆڵ بە کۆتا هات. بەڕاستی ئێمە ئەمڕۆ یاریە باشمان کرد، یعنی ئەوە یاریەکە بەراو بووین، بەڵام ئەمە یاری تۆپی پێیە. ئێمە سێ فۆرسەی چوار فۆرسەی محققمان گۆڵ نەکرد گێمی دووەم، بەڵام هەندێنش تیپێ چاکە و تیپێکی بڵێن لە خولەکە ئەزمموی هەیە. ئێمە ئەمڕۆ ئەوە سێخەمان بەدەست بێنە، بەڕاستی تیپەکەمان زۆر باش بوو و ئەوان هیچ فۆرسەیەکیان نەبوو. بەداخەوە ئینشاءڵڵا ئێمە یارەکانی داهاتوو بێ قەرەبوویکەنەوە ئەم تاعادلە. بەڕاستی یاری ئەوڕۆمان لەگەر یانی سەی سادق وەبرێوە نەڵێ کە تۆ دێ لە یانی سەی سادق لەی سەی سادق یاریەکە یاریەکە قورسە، بەڵام ئەوڕۆ یاریزانەکانمان هەردوو لامان تقریبا دەتوانم 50 یاریەکە هەردوو لامان فرسەمان هەبوو، هەردوو لامان دەماتوانین گۆڵ تۆمار بکەین، بەڵام لە کۆتاییەکانی یاریزانەکانمان موفق نەدەبوون خەتی پێشەوە. بەس ئینشاڵڵەوە دەکەن یاریەکانی داهاتوو ئەو ئەغڵاتانە چارەسەر بکەین و بتوانین زوو گۆڵ بکەین و خاڵێکیش ناو سەی سادق بێ خراپ نییە. ئێستا 7 خاڵمانەیە بووینە 8 خاڵ، هەفتەی داهاتووش لەگەڵ یانەی پێشمەرگی هەولێر یارمە ئینشاڵڵا بە باشی خۆمان ئەمە دەکەین. لە یاری داهاتوو لە هەفتەی هەشتم سەی سادق لە دەرەوەی یاریگەی خۆی ڕوبەڕووی دەربەندیخان دەبێتەوە و ئەندرێنش لە یاریگەی خۆی میوانداری پێشمەرگەی هەولێر دەکات. سەی سادق تا ئێستا 7 یاری ئەنجام داوە و خاوەنی 8 خاڵە. هەندرێنش لە 6 یاری توانوێتی 8 خاڵ کۆ بکاتەوە. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.